تایبەتی لێ بکەین و ئیتر بەسە خەڵک هەریە وەرە با دوو قسە لەگەڵاکەم بەردانیش وەرە سەردارجان بە قوربان آخر ئێمە هەفتەیەکە باوکمان بردوێ سەر لافیلتەکە لێکەینەوە لە باوکیان بیر چۆتەوە باوکمان پێ چۆنە کەم نەبوو سمێنێ خەڵک گاڵتەمان پێکات نابین ئێسەش میوانمانە چۆنە بێ لافیلتەی لێکەین دوای ئەو کوڕی خۆم ئێمە لە جێی باوکمان دانیشتون کورە کووە وەڵا باوکم هەموو جارێ ئەلێ دانیشت کورە بە قوربان من ئەوە ناڵێم بەڵام ئێمە ئەسە خەڵ حسابی باوکمان بووە کە ئەمە لە شوێن و جێگا و مەکانەتی ئەو دانیشتون السلام عليكم. وعليكم السلام. وعليكم السلام بخير بن. رحم الله لمن عاد الفاتحة. خواج زي بخير. بخير. خواج زي بخير. کاکە جان بە خۆتان خۆش بن. بەڕاستی جێ ئەسەب. ئێوەش دڵی خۆتان تاسیر مەکەن و کاکە ئەمە دنیاە هەمومان مردنی قەرزارین هەمومان ژای مردنین ئەمڕۆ باوکی ئێوە کۆچی دوای کردوە سوێنە سەرەی بنەوە ئەوە ئیتر سنەتی حیات ئاوایە کاکەجان باوکشتان پیاوێکی پیاوانە بوو بەڕاستی پیاوێکی عەزیم پیاوێکی هەتا بڵێ شەهم لەبەرەوە دڵی خۆتان گران مەکەن و باوەڕ و قەناعەتان هەبێت تا ئێسان نەمبینیوە و نەمبیستوەی یەکێ دڵی لەو باوکەی ئێوە ئێشابی ئەمە سەروەتێکی گەورەیە بۆ جەناتان بەڕاستی پیاو بوو پیاو بەداخەوە دەستی شکاو ئەرەوەڵ بەخوا هەمان زۆر وی دڵگرانین جا من بە کاک نادەیشم و نەیزانی بوو لێرە نەبووە وایە ئەمە لەسەر قەبران و لە تەعزیە و لە مزگەوت شابەپیەوە بووە ساینایە شەریکی خەمتانین داوای لێ ورد نەکەین بەخوا ئێمە بەخۆی ئەمان پێ ناخۆش بوو من بە تایبەتی داوای لێبوردن تاکێکم چونکە دەرزی کاگەیوا فەرموویە وایە ئێمە لێ وجودمانە وایە بەڵام باوەڕتان هەبێت لە دەرمی وڵات کە هەواڵەکەی یامێک زۆر متاسیر بوو ئەڵێکی دەسەڵات بێت تازە ڕۆی لە دەستمان دەچوو بەڕاستی سەردار بەڵێ یواش لەسەر خۆ بەڵێ فەرمو تۆ ئەو پیاوە ناسی دیوتەلەوە پێش ئەمەیان ئەمە ئەی چۆن چێ وەڵا نایناس نایناسی ئەی تۆ نایناسی من لە شوێ بیناسم کە پێ ئەزانی چۆنە کاکە ماشەڵا ڕەحمەتی ئەوە دۆست و حباب و هاوڕێی زۆر بوو ئیتر هەڵبەتە مەژێکێکە لەوانە بەس چیە ئێمە نایناسی بەخێر بن ئیتر وەڵای زانی چۆنە باوکم بە حکمی شەکەی چونکە لەخوا بە زیابێ بووە بوو ئیتر ئەمە نەگە جەرگوزەری ئەناسی مەقام بە قسەی ئەوە ینی ئەمەنە تاجیری ئەناسی ئەمەە لەگەڵ خەڵکە معاملەی خۆش بوو ئەمەە پیاوێک بوو بە سەلیقە بوو لە ئیشکردن بەقسەی ئەوەیە بەڵێ من لە نێتی قسەکەی کاکەتی ئەگەم خۆی ئەو جۆرە کەسابەتانە ئیتر ئەنواع خەڵک یعنی ئەکەوێتە ناو مووقعەکەوانێ و ئەنواع خەڵگێ تەعامل لەگەڵ باوتانە کردووە باوکشتان پیاوێکی پیاوانە بۆ دڵی فراوان بۆ فراوان ڕازەکە قسەکەی ئەو وەرەزە تێگەم لەخوا بە زیاوێستا ڕۆژاخی ڕوونە مادام ئێوەی هەن ئێوە ئینشەڵا شوێنەکەی کوێر ناکەنەوە و جێی باوکتانەگرنەوە لەخوا بەزیاب ناوبانگی ئەو پیاوە عنی زۆر گەورەی لەم پێویستە بیپارێزم بەڕاستی بەڵێ ئەرەوەڵا چکە باوکم دەست و دڵی باش بوو تر پارەی یاوە بە خوێڕ و کەرتڕی وە هەر ئێمە نایناس مەقسەی ئەوە ینی پاری بکردووە بە خێر و بە هەروە بە کەرامەتەوە بەخشوێتەوە بەسەر خەڵکە و پیاوێکی ئەوە بووە حەزی بە خێر و خێرات کردووە سەردار مەقسەی ئەوە سەردارجان والله خێرکەن بۆشەوی وڵات پێویش کۆمەڵایەتی بوو بەجددی ینی خێرکەر بوو دەست و دڵی باش بوو لەخوا بە زیاد وەجاخی ڕوونە ئێوەی هەیە و ئێوەژە بێ ناوبانگی ئەو پارێز تۆزی حساباتمانەیە بگورە بەڵام سەردار ئەو دەلوێت چۆتە سەر ئەو پاپاسە پاپاس ئەی بۆ ناچێت و دەستیگانێ ئەو قەزاوی تۆ سڕیتەوە بەخێر نیتەوە ئەوها بۆم خەرە سەر دوو گۆڵەکە دەی بەخێر بێن بەخێر بێن سەر چاو بەخێر بێن بەخێر بێن سەر چاو کاکە ژیان من دووبارە سەرخۆشیتان لێکم یا ڕەبی خوا عەفویکە فاتحە یا ڕەبی خوا عەفویکە یا ڕەبی خوا بە بەهەشتی وەری نیشاتکە خوا بەخێر بێ سەر چاو بەڕاستی باوتان پیاوە مەزن بوو مەزن شتی وا هەر نەبوو ناتوێت نەبوو ببوورە قوربان جەنابێ ناناسین هەرچەندە تەشریفی هێنا بۆ ماڵی شۆ بۆ تازیەکە بەس نەمازانی جەنابەشی لە کاکەم ببوورە کەواڵێت خوا
حەقی خۆتانە کە دەمناسن چونکە ئەو هەڵەیە لە منەوە بوو ئەوایە من یەکەم جار خۆم بە ئێوە بناسیایە من ناوم نادر حەسەن سولەیمانیە بەڵام چووکە خەریکی ئیشی تیجارەتم هەر بە نادری بازرگان مەشهورم کاکەجان بەڵێ بەڵێ بەس جەناب باوکمانە ناسی لێ زەحمەت هەر ناسین باوشی ئێوە بەقەدەر حەوبرا بۆ من باش بوو بەڵام کوێراییمدایە ئەڵێ چی لە هەمومان ڕۆی بەداخەوە بەخوا پیاوێکی پیاوانە بوو هەر لەوان نەبوو پیاوەتی و شەهامەتی ئەم پیاوە بەڕێزە داوای لێبوور نەکەین کاک نادر بەڵام بە حیاتی باوکم جنابی توی لای ئێمە باز نەکرد لەوانەیە باسی منی نەکرد بێت چونکە من لێرە نەبووم بە هاوڕێی باوک هاوڕێتی من و ڕەحمەتی باوکتان ئەگەڕێتەوە بۆ دوبەی من لە دوبەی بووم بە هاوڕێی باوکتان بەس کاک نادر لەگەڵ باوکمان چۆن بوون بە هاوڕێ ئەوی ڕاستی بێ ئێمە لەوێ لە دوبەی تیجارەتەکەین خۆشتان نەزانن ئەمڕۆ دوبەی شوێنێکی باشە بۆ تیجارەت لەبەرەوە من و شەریکێکم لەوێ پارێکی زۆرمان خسۆتە ئیشەوانێ کاواشت هاوردەیەکەین بۆ لای خۆمان جاوی ڕاستی بێت ماوەیەک ناخۆشیە کەوتە بینی من و شەریکەکەمەوە ئێتە وتمان بە حەدێک بۆ ئەم شەراکەتەمان دانین و بۆ ئەوەی سبەینش مەرحەبایەکەمان هەر بمێنێ اقتراحێکم بۆ گروتم یان من کاڵاکان هەڵەگرمەوە یا تۆ هەڵیگرەوە ئێتە وانێکەوە من هەڵم گرتەوانێ هەرچی پارەم هەبوو لەوێ پارەکانم کۆ کردەوانێ و پارێ ڕەفیقەکەم پێدەفا کرد ئەو شەریکەم بەڵام ئەوی ڕاستی بێ نزیکەی 6 دەفەری نوقسان سەرم هێنا و سەرم بردو ئەمانە و دەسم نەکەوت سوتفە لە ئوتێلەکە لوتم و بە لوتی باوکی ڕەحمەتی دانەوانی ئێتە دانیشتین و قسەمان و قسە لە من و قسە لەوە ئەوانە و باسی مۆزوعەکەم بۆ کرد جا تۆ سەیری گەورەی ئەو پیاوە یەکسەر بەو دڵە گەورەی خۆی وتی کوڕی باوکم کەی ئەوە مشکلەیە مەیکە بەخەم مادام من لێرەم من ئەو 6 دەفتەرە دەیەمێ وەڵایەتر پارەکەی هێنا و یایە دەستم و حەسەب الوصول وتی کاکەجان ئەوە پارەکە من ئەزانم تۆ پیاوێکی بەڕێزی هەش کاتێک کاڵاکان ساکردەوە پارەکەم بۆ بژێڕەوە گەرەوە ئیتر ئەوی ڕاستی بێ ئێستا منیش لەگەڵ کاکە هیوا هاتووینەتەوانێ بۆ ئێرە و طبعا لەوێ عینوانوشتی خۆی بە کاملی یانێکە لێرە ماڵوشت و جەنابتان نەشوێن بەپێی ئەو عینوانە جەنابتان دۆزیوەتەوانێ ئێساش ئەو ئامانەتێ هێناوەتەوانێ بۆی تەسلیمی بەڕێستانی باشە ئەی زەحمەت نەبێ نووسراوێ شتێ لە بینتانە هەبوو وەڵی ئەوی ڕاستی بێت نەوەڵە هەرچەنە پێ بوو بە ڕەحمەتی وتم ناکرێت ئەمە دنیامانە مردنە چۆن ئەبێ شتێک نەبێ لە بینماناگەر هەم زۆر لێ کرد نەیشت و نەیشت سەیری ئەو گەوری ئەو پیاوە باشە کاک نادر ئەمەی کە تۆ باسیەکەی کەی بوو کەی بوو کاگیوە وەڵی تقریبان هەرەوە 3-4 مانگێکە بێ ئەو پیاوە هەرەو نابێت ئێ باشە ئێستا ئێمە چیمان لەسەرە کاریش بەڵێ ئەوەی لەسەر ئێوەیە باشی خوا لێ خۆشوتان 6 دەفتەری لای کاک نادرە ئێمەش ئەمە ئامانەتە و لای ئێمە ئێستا بۆمان هێناوین تۆ لەم جانتایە حەز ئەەکەین لێمان وەرگرتنەوە ئەمەش پارەکەی ڕەحاسی ژمار دووتانە بەڵێ دەکاکە جان ئەو پارەی لابن و ئەو جانتا ژەڵگرت ئێمە ئەو پارەی لێوە وەرناگرین هەتاوەکو سەری دەفتەری حساباتی باوکمان ڕاستەکە سەرداری بنام ڕاستەکات چونکە باوکم بە حسابات لە دەفتەرە ئاینوسی هەچ قەرزێکی یاوێ ئادەی سەردار ئەو دەفتەرە بدۆزەرە و دەفتەری قەرزەکەی باوکم خێرا بێنە بێنە ئەم 3-4 پڕەی لێرە ئادەی نا نەنووسرا تۆ بزانم ئادەی نەنووسرا کەس زۆر سەیرە کار نادر باوکم دینارێکی یاوێ بەزەلان یەکسەر نووسیەتی لە دەفتەرەکە کاکەجان کەی ئەوەی کێشەیە لەوانەیە لە بیری چوو بێنێ نووسی بێت یا لە دەفتەری حسابێکی ترابێت کاک نادر باشە باشە ماڵ ئاوێ بەخێر بێ سەر چاوم ئەم جارەشان بەس ڕوخسەتمان بە لە ماڵی شۆنە دەفتەر حسابی وشتی هەیە لەگەڵ سەردارە یا سەردار لەگەڵ منە لە ماڵەوە تا توێشەکەین بەشکم لەوە هەبێ ئەو کاتە ئێمە خۆشمان زەمینمان مرتاح هەبێ و بەخێر بێن سەر چاو و ئیسراحەتی شەبین باش دەی ئێمە نیوەڕۆ لێرە سپاس سەر ئەو چاو بەخێر بن کاگیوە بەخێر بن بەخێر بن سەر چاو بەخێر بن قاوەی چتان نەخوارد دەی خواستان 6 دەفتەر 6 تیانی سەردار ئەرە وەڵا کاکە دۆزیمەوە چی دۆزیادەی عینەکەکەی عینەکەکە بە چاڵی چاو باشە ئێمە وەرەقەیەکمانەوە قەرزەی تیان نووسرا بە چی لە عینەکە
ئەرە وەڵا شتێک بێنە تۆ لی تێناکەی بێنە لی تێناکەی لی تێناکەی 25,000 زای یاوە بە چایچەکە نووسیوێتی کورە دەماخسس 25,000 چای چی 6 دەفتەرە 6 دەفتەر بەشی چای سیرانی ساڵێک دەکات باسی چا بۆکە دە بڵم چیلەکەیەکەوە گەڕێم ناوی نادری بازرگانی تیانی و برایەوە چی بکەین وڵڵای ئەم باوکەی ئێمە یەکدا لە دیناری بێشیا بێ بە قەرز یەکسەر نووسێتی نازان بەبلەغەکە زۆرە چۆن نەنووسراوە تێناکە کاکە ئەڵێم ئەی بۆچی لێ وەرنەگریت چی لێوەرگری پارەکە پارەی لێوەرگین لە خۆمانەوە ها لە خۆمانەوە پارەی لێوەرگرین ئەی نابێ بەڵگەیەک هەبێ بۆ پارەیە تۆ باسی چیەکەی تۆ بڵێ سبێنێ بێت تۆ بەلامان ئاەتەوە تۆ نییە کاکە بەخوانی تیا نییە و برایەوە ئیتر کەیفی خۆتە خۆ چۆنی بە باش ئەزانی وە هەروای لێکەم تۆ زۆر بەڵێ لە خۆتۆ تووشی چی بود کاگەیوە برای ئەزیزم ڕژاتان لێکەم ئەو پارەیە پارەی باوتانە من پێ دەڵێم ئەوە پارەی باوتانە هی ڕەحمەتیە ڕژاتان لێکەم من کابرایەکی تاژیرم تا ئێستا دینارێکی حرام نهاتۆتە گیرفانمەوە تا ئێستا پارۆیەکی حرامم نەکردۆ بە گەروی مناڵەکانمە ڕژاتان لێکەم پارەیە بۆتان هاتۆتە وانێ و حەقیەوەیە تۆ ڕاوەسە ڕاوەسە قسەمەکە ڕاوەسە زین چۆنە کاک نادرجان ئێمە کوڕی کابرایەک نین فێری کردبێتین پارە هەل هەموو خەڵک وەرەگرین بەبێ نەزانین سەرچاوەکەی لەکوێوە هاتووە کاکەجان نەزانی چییە من و سەردار بڕیارمان ناوە ئەو پارەی لای تۆ نییە کاکەجان وەکو شیری بەری دایکە پێ هەڵاو بێ بۆ خۆ ئەرە کاکەجان ئەم پیاوە ژیری خواردۆ بەم پارەوە هەموو ڕۆژێ بەم جانتایەوە ئەیهێنێ و ئەیوا بۆ لێ وەرناگرنەوە ئێوە کوڕی خوا لێ خۆش بوونین ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ خوا عەفویکە بەڵام ئەم پارەیە بێ بیاتەوە بە ئێوە قابل لێ بیا بەشێ کاکە ئەم پیاوە پیاویشی ڕازگۆیە پیاویشی سادق ئەوە تا خەڵک قەرزی لای خەڵکە نایاتەوە ئەم هەموو ڕۆژێ بێ خەیەوە بگرفتان بۆتان بێنێتەوە ئێوە لێ وەرناگرن چی لێ بکا کاکە چی لێ بکە ئەی ڕەحمەت لە دایک و باوکی کاگێرش باشە نابێ کاکیوە نابێ کاکە شتی وا نابێ ئێمە گومانمان هەیە ئەو پارەی هی باوکمان بێ لەبەرەوە لەی شوێنەکانە نووسراوە حرام کاکە ژیان وا دیارە ئێوە تێناگەن لە قسەکەم کاکە هیوا ئەمانە لە دنیای بزنس تێناگەن باوشی ڕەحمەتیتان لەگەڵ منە تاجر بووە ئەمەنە پیاوێکی پیاوە نەبوو لەحزەیە منی بینی وەسکی خەی بە من کردو ئەو پارەی یاومەتێ ئەکرێ من ئێستا ئەو پارەی ژووی خۆمی لێ خەفە بکەم ناکرێت حەقێکە بەسەرمە و بۆم جێڕام نەتەوانێ یعنی ئێستا ئێوە هەروەری ناگرن وەرە کاک نارجان لێکم ئێمە باشی خۆمان باش دەناسین هەر خەرزیا بێ بە هەر کەسێک لە دەفتەرێکان نووسیوێتی بە تایبەتی ئەو مەبلەغە زۆرە کاکەجان ئەمە بەڕاستی پێویستی بەوەیە چارەسەر و حلێکی بۆ بدۆزێتەوە ئەجینەمە ئەوە نابێت کاکە هەموو ڕۆژێ بەم جانتایەوە بین و بڕۆین ئێوەش وەری نەگرنەوە ئەبێت چارەسەریشی بۆ بدۆزینەوە ئەم جارەش ڕەحمەت لە دایک و باوکێ ئەم جارەش کاکەجان ئێمە گەرنمان ئازا کردیت و بڕۆ خوا حافیزی بێ باشە من حلێکم لەلایە کاکەجان بە حوزوری ئێوە یەنم ئەم پارەی باوتان ئەم شەش دەفتەرە ئەیکەم بەخێر هەر شەشی ئەبێ کاتێکە ئەو پارەیە بەخشمانەوە ئەیکەم بەخێر ئێوەشم لەگەڵا باش هەر شەشی زۆرە بەس ها قەیناکە قەینا مادام بۆ باش خێری باوکمان باشە کاکەجان ماڵە ئاوا بێ و زۆر سپاس لە دەستیش ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ فاتح ئەی خوانەی بڕێ باوکی باوکم کوڕی خۆم ئەمە بۆ مزگەوتە بەزایە ناچێ هاوار کە بەشێ مسلمانان بێن خێرکەن باوکەکەین خێر بۆ مزگەوت خێر بۆ مزگەوت مسلمانانە ئای خێرتان بنووسیە و لەوە دنیا خوالێتان خۆش بێ بۆ خاتی قورعان ڕەحمەتی خواتان ئای دەستان خۆش بێ بۆ مزگەوتە بۆ مزگەوت کاکە دەستان خۆش بێ بە قوربان دەستان خۆش بێ بۆ مزگەوت خێر بۆ مزگەوت خێر بۆ مزگەوت خێر بۆ مزگەوت خەڵچینە ناچێت دەستان خۆش بێ خوا بۆتان بنووسێ یا ڕەبی خوا بۆتان بنووسێ بۆ خاتی قورعان ڕەحمەتی خواتان لێبێ خێر بۆ مزگەوتە باوکەکەم بەزایە ناچێ بۆ ئەو دنیاتان باشە سەلام عەلەیکم مزگەوتە بۆ مزگەوت بەخێر بێن بەخێر بێن سەر چاو یا ڕەبی لەشتان ساغ بێ مادام هیلاکن و خێر بۆ مزگەوت کۆکەنەوە لەش ئێوەش ساغ بێ یا ڕەبی بۆ خاتی قورعان کاکە ژیان ئێمە بە ناوی بنەماڵەی ئەم بەڕێزەوانێ و هەروەها بۆ خێری قەبری باوشی مەرحومیان ئەی خوا عەفوی کا بۆ خاتی ئێمەش حەزەکەین بەشدار بین لەم خێرا ئەمە ئەم خێرەی کەیکەین هی من نییە هی ئەو دوو بەڕێزەیە بۆ قەبری باوشان
ئەنجامێت ئەی تەمەندریێش من بۆ خاتی قورعان خوا باوکتان بخاتە بەهەشت ئامین ئامین خاتی قورعان ئەمە $10,000 بەڵێ $10,000 هێتە باش ئەی خوا نەیبڕێ یا ڕەبی باوکتان جێگای بەهەشت بێ بۆ خاتی قورعانی عەزیم ئەمە بۆ مزگەوتە کاکە ئێمە بەسی لاچەکەمان پێ بڕێ و خێر و حەسەناتەکە شتێکە تر خوا بۆمان بنووسێ بۆ خاتی دوعای بەخێر بۆ کاکە سالار و کاکە سەردار بکەن بە قوربانتان بن تەمەندریێش من بۆ خاتی قورعان دەی لەشتان ساک بێت لەشتان ساک کوڕم چاو لێتی خێرخواز هێشتا هەر ماوە مانی ئێمەش بە بۆنێ خێرخوازانەوە خوا بەزیابێ خوایە نەیبڕێ هەموو سەنا بۆ تۆ خوایە کوڕم ئەزانی چی نەوەریە ناچی بۆ تۆ وازانێت تۆ تۆ بگرە پێرە دەست خۆم نەوەک دە و فڕێنە ناچی ئەتوانێ کاکە گیان ئومورتان چۆنە ئێستا وەڵی باشین خۆتان نەزانن ئەمە ڕێکخراوێکی مەدەنیە غێر حکومیە چاوەڕێی دەستی و خەڵکی یاخوا لەشتان ساغرێ بە جدی ئەرکتان قورسە و ئێوەش کارێکی ئینسانی ئەنجامێن ئێمەش بۆیە هاتوین لەگەڵ ئەم بەڕێزانە هەردوو بەڕێز کاک سالار و کاک سەردار کوڕی خوارێ خۆش بوو باران بەگن بە ناوی ئەوانەوانێ من سوپاسیانەکەم وە سوپاسی ئێوەشەکەم کە ئەرچێکی گەورەتان سۆ سەرشانی خۆتان هەر بە ناوی ئەم بەڕێزانەوە هاتوین کەوا $40,000 ببەخشینە ڕێکخراوەکەتان چەند؟ $40,000 $40,000 یاخوا بەخێر بێن نمونەتان زیادێ و خێریشتان بنووسێ بەڵێ بەس بە ناوی چۆ بینووسم قوربان وەڵا بینووسە بە ناوی سالار و سەرداری باران بەگەوە بەسەر چاو ئارە وەڵا جا ئەمە پارەکەشە بەڵێ ئێمە زۆر سوپاسی هەردوو بەڕێز کاک سالار و کاک سەردارەکەین و بە ناوی ئەوانەوە بینووسە چونکە ئەمە لی من نییە وانە کاکەیوە هەروایە خوا لە خێری دەرنەکە وەڵا برا ئەمە باوشیان پیاوێک بوو یعنی لەم شارە وێنەی نەبوو هەتا خۆی مابوو دەست و دڵێکی پێوە بوو ئیتر بە هەموو لایەکە پارەی بەخشیەوە ئێستاشەوە تا لە ژیانە نەماوە لەخوا بەزیابێ کوڕەکانی شوێنی ئەویان گرتووەتەوە ئەوە تا بە هەموو لایەکە ڕوون خێرەکەن بەخوا پێشینان جوانیانوتووە ئەڵێ جا لەسەر بنجی خۆی ڕێتەوە بەس لەخوا بەزیابێ ئەم دوو پیاوە لەسەر باوشیان چوون بەڵێ ئەو جیایە زۆر مهمە ئەوە یعنی بەجددی و مەسەلە زۆر مهمە یاخوا لەشتان ساک بێ کاکە گیان ئەم پارەیەتان بینێ لەبەرەوەی ئەرتان لەسەر بۆی ئێوەش زیاتر دەستان کراوە بێت خەمێ نەبێ ئەگاتە جێ خۆی ئینشاءالله ئینشاءالله الفاتحة زۆر مستحق وەڵا دیارە زۆر فەخی دیارە جابی بن حاڵی ئاو دەرگای بکەرەوە باوکم ئەی هاوارەی چۆنی دایش سلام علیکم وایس باوکەکەی باوکە من دایکەکەم ئێمە هاتووین بە ناوی کاکە سالار و کاکە سەردارەوە زۆر سوپاسیانەکەین خێریان قەرارەوە خێری قەبری باوشیان خێری هەموو لایە بنووسێ ئیشەڵڵا ئەبێ بە قەڵغانی سەری ئەمان و دوای ئەوەش خێری قەبری باوشان $10,000 هێناوە بۆ تۆ ئەزانین کە تۆ لێو قەوماوە مناڵە وردە و هیچ مەسکەن و مەوایەکە نییە و خەڵکێکی باشیش ئاگای لێتە خوا خێری هەموو لایە بنووسێ ئەمە دوعای بەخێر بۆ ئەو دوانە بکە زۆر سپاس دایکەکە نۆشی گیانتان بێ نۆشی قوربانتان بم مامە سەلام ئەمڕۆ چیتان کرد بۆ مۆزوعە وەڵا دایەجان لەگەڵ کاکنادرە ئیشەکانمان هەموو ڕاپەڕان و جێبەجێمان کرد بەس ماشەڵڵا پیاوێکی چاک دەستپاک دڵسۆز ئامانەت پارێز شتیوا لە دنیا هەر نەبووەوە کە باشەوە بڕوا ئەەکەیدایە ڕۆژی ئەمڕۆ لەگەڵمانە بووە ئەچی پارەی لای بۆ ئەو شش دەفتەرە بۆ باوکمی بەخشێتەوە بەخێر هەر هەمووی پیاوی وا چاک هەر نەبووەوە نییە یاڵا باشە هەی ئێمەش لە کۆمپانیام حاسیبمانێ بەخشە خەر دەرم کرد چێ دەری کرد؟ کورە فشەکە کەی تۆ دەرێ کردووە
تۆ هەر لێرە بووی کە من دەرم کرد ئەرەدا لێرە بوو نەوەڵا لە سەفەر بووی تۆ کاکە تۆ چیەکەی باشە کە ئەمەڭە سەرڕاست و ئەمەڭە باشە بۆ نایکەن بە شەریکی خۆتان بە ساقە بن وەڵی خواکەم ئەو پیاوەمان پێ ڕازی بێ بە شەریکمان هەر ئاسەری پەتێکمان لەگەڵا بگرێ بڕواقی زۆر ئیسیفادی لەکەین کاکە من بەدڵم نییە چڕوچاوی نایهێنێ باتی چڕوچای خۆ زۆر جوانە چڕوچای ئەو بەدڵ نییە ها گوێ لێت یا لە چیدایە گوێم لێترەوە ڕێی خۆیەتی خۆیەتی دای جاندە تۆ چەنە باسی مەکە لێەوە چی ڕێی خۆیەتی دێجگاری تۆ وەرە لە کۆمپانیاکە دانیشە ئیش و کارەکە بە بەڕێوانێ و هەمووی بەرە دەست کاکە سەردا باشە تۆ باسی چیەوە نییە خۆی ڕێی خۆی لێ بەڵام ئایا بە قسەیەکەی تۆ کاکە کەیفی خۆتانە چیەکەن بیکەن من حەقم نییە منیش زباتە کۆمپانیا دامەنێ بەڵام منیش بەدی ئیشە بۆ کارێ بۆ بکەم من ياسين طه يا اخوان بخير كاك ياسين كاك طه كاكسانا نويه بالي جنابتان من في يوم قلت من ياسين ايش طه كعلم جنابتان ايشتان والله ايش ما بخوي هي اي بيش المعيتان ده لا موعدي شي خدا درنا موعدي شي اخو ما كان سناني يسقوك اي يعني خوش يخرج قوري يا اخي شلون قوري هو عم يخلق بوكو تو موعدي جانا هو موعدي شي كابرا بس باريه يعني هو باريه وقوري اشتوانيه ازاي شو من هو فيها باريه اصلا خنا واريش هنا هو فيلم لي اي قيا باشا ازارم تو فيلم لي بس يا ما هاتين ولا يتم شي قوري يا كي اما شي موعدي شي ما نبي باش ايش ما في كومباني حساب كون شو فرمو موعدي هاي لا قال يا خلق وقورا فرمو والله نمبيدي ام كاتو باش اي ام كاتو باش بخير بين بخير بين بخير بين سر تشاوم يا اخوة بخير بين رحم الله لمن عاد الفاتحة اللهم صل من نبرنا يا واني وهاتو خوافك إنا لله وإنا إليه راجعون يا ربي خوافك بخير بين سلامت بن يو خوش بن بخير بين يا اخوة سر تشاوم يا اخوة بخير بين سر تشاوم بخير بين يا اخوة كاك سعداش ئێمە هاتوینەتە خزمەتێ بۆ ئیشێک بنوتە های برام نووسینگەیەکی حەواڵەمان هەیە لە دووبەی ئەنجا ڕۆژێکیان باوکی جەنابە ماشەڵڵا پیاوێکی جوان بوو ئەڵڵا ژووری تایبەتی خۆی بوو بەڵێ هات دانی چایەکمان بۆ بان کرد نازانم چاکەی خوار نەما نەیخوارد نەوەڵا نەیخوارد تەلەفۆنێکی بۆ کرا بەس تەلەفۆنەکە زۆر بەپەدە بوو لەوە ئەچوو داوای پارە لە باوکم کرد بۆ ئیشێکی بازرگانی باوکیشی بەڕاستی ئەڵڵا لەو پیاوە ئەڵڵا لەو پیاوە ژووری تایبەتی خۆی هەبوو لێ ئیتر باوکی وعدی پێیا کە ئەو پارەیە بۆ حەواڵە بکە پارەکە جەوری $150,000 بوو بەڕاستی باوکی لەو کاتەیە پارەی پێ نەبوو پارەکەی لە ئێمە سەر وتی لەم ماوەیە بۆتان ئەنێرمەوە ئیتر ئەوە بوو ئەم کارەساتە و کۆچی دوایی بەسەرا هاتوو خوافیکە من بوو ئەوە هاتوو بۆلات چەندتانەیە؟ قابلی خۆی ئەمە درۆ ناکەین قوربان یعنی داوای نەق ئەوەی لێ بکردمایە ئێوە باوکتان سیقەیەکی وای هەبوو نەق ئەڵڵا باوکە ژووری تایبەتی خۆی هەبوو نەق $150,000 بگرێ ئەگەر داوای $150 ملیۆن بکردایە ئەمایە ئەمە نە باوکە پیاوێکی بەویقار و پیاوێکی سیقەیار بوو نەک لای من لە هەموو شوێنەکان يعني هو $150,000 لای باوشی منە؟ بەڵێ یعنی 15 دەفتەری ڕێک 15 دەفتەری ڕێک بەڵێ کورە بێ قەزابی ئێوە درۆکەن ئەبایە سەنەد دەشتێ لە بەیتان ئەبای ئەم بڕام بۆنی ئەوە سەردارات ئەمە هینە ئەمە سەرداری برامەوانە ئەوشینەوە بەڵێ ئەو کاک هینە و ئەو کاک هینە تاهاو یاسی بەڵێ بەخێر بێن کاکە جۆ بگرە بە قوربان ئەم دوو بەڕێزە هاتوون ئەمانە تۆ بە حەیاتی عمرێ گوێ لێ بۆ باوشی ئەمە قەرزار بێت قەرزی لە کەس کردووە ئەوە تا ئەو دوو بەڕێزە هاتوون ئەڵێ $150,000 مان لای باوتە چەند؟ $150,000 شتیوانیە کاکە باوکی ئەمە نییە قەرزی لە کەس نەخنا شەرت نییە بۆ ئێستا باسیشم کرد بۆ کاکسالار ڕەنگە پارەی لێ بڕابێ دومین بیرم کەوتەوە بەڵێ بۆسەت خوازەلامێکی لەوی هین این بوو بۆسێکی ئەو
كره اي شي محشي لا بعرف شي نا اخرايا لا يبغى اخرايا نا اخرايا وكو يعني هنا فالوده لا يبو دي كوشتبا كره بابا كوشتبا ما كي كاكا بازرگان ويش بازرگان بيان هو ناي بازرگان دزگير دزگير بابا وانا وما بوسق ساخم يفهم ساخم كانوا كان ياسري برا بوناك عوامتي لي كانوا جواب دولي ام توز زياشي وتو هين نادر شربتك لا لا بابا حال خوي نادر لي رامس يعني ايوا سلبيا او نادرا بله شاهد ولا ايوا بارتانا باباوشي اما بله ويسا من نازن خو نادر نازن شنو عنوان او بياوي لقل ابو ناي كار نادر بو لقل باوكتا كبارك بالا باوكم ببيلا دروكن روشن للروشن او كان نايرنات ولا بلا من بارم بقر زراوتي بارم او بقر بقل كاكش شوي باز نكر وكو شاهدنا بس لقل يا ابو من يسا عنوان شنو او كار نادر نازن مگر او كار نادر بي طبعا نزال كلمه بارك ما ناوتي السلام عليكم السلام عليكم السلام قربانتان بخير كاكا جان ورا شو انا كيمن نا دانش هاتم بو كومبانياي او جمله غلبو هرايا بو ظلم خطوري كر وتم هم انا بي او رزايا مشكلان هي يعني بجدي دنك زورها خير شي شتان شي باوشي كنا كاك نادر جان فريا ما كوبا قربان ما الحمد لله كهاتي ام دوانا بيني اما ثهاو اما ياسين امانه هاتون علي لدبي اما نوسينغوشي وامانه وقتي خوي باوك مانچو 15 دفتري بقرس لمانه ورقت وسا هاتون دا قرزكا كانوا تو امانه ناسين ام دوبا رزا والله اما اگر بحالا نشوبم ام دوبا رزا بلي امانم بيني ولا دبي اما نوسينغيكي بشولاني حواله يعني كاكا جان نزايتيا ايوا الروجه جنابتا ناتن لقل باوكي امبر رزانيا نازم تلفونيكي بوكرا او بايان بينه و 150,000 دولار مانانه بله بتأشيد امبر رزانه من ايا ناسم جاء من رحمتي هابو نسيقكي امان وابزانم ايشي حوالي هبو وكو ايشي حوالي هبو لو كاتا يكتلقوني سريعي بوهاد تياد واخو بزانه الشيبو داوي باري ليكدو ئیتر سۆفر لەو کاتە نە من پارەکەم پێبوو نە ئەوانیش بڵێن ڕەحمەتی پارەکەی پێبوو ئیتر ئەم دوو بەڕێزە 15,000 دلار یعنی 15 دەفتەر من وەمزانی پارەکەی بۆ گەڕانونەتەوانە ئیشنا بەخوا خۆم باسم نەکرد بابا نەوەڵا پارەوەیانەوەشی ئەزانیشی کاکەی و باوکتان ژووری تایبەتی خۆی هەبوو باشە کاکە جان خۆ هەموو کەسێ ژووری ئەمە نەبڕایەوە كاكا لما زاني كاك نادر شادي ثامبويا والله هو صدق خجالات بي اشياء ما دام او قصيده سركد وقصي او بسر تشاو ثاني بسر تشاو هذه كرم دينكا بسر تشاو كاكا من داوي بولاي رحم الله لمن عاد الفاتحه اللهم اي رجب لمنا بخير هموتان لێرە تۆزە کۆ بکەن بەڵێ باش بەخێر باشن بەخێر زۆری شەرەوە وەڵام ڕەستان وەزایە ناچێت لەشتان سات بێت لەشتان سات بێت دەی قوربان بەڵێ دەفتەرەکەت دەرکە چەند دەفتەرەوەی لەگەڵ دوو سێ کەسەکە هاتی داونا ئەم شتی بیرەچێتەوە 10,000 دلارەکە خۆتی لێ ژێر مەکە دەی نا خۆمی لێ ژێر ناکەم دەست خوش ئافرین لەشتە سات بێت مەمنونی ئەی باشە ئێمە پیازمان پاک کردووە نەڕە نەڕ و هاوار و دەنگەتەم و لە ڕێی خوا و پیرەخەفەت ڕازانچیا دیناریشمان نێتێ ئەی تۆ ئەو هەموو پارەی لەسەر جامانەکە بوو ئەوە بۆ تێر ناخۆی کە ئەو خەڵکە ئەیهێنا و ئەیکیا بەخێر بۆ مزگەوت ئەی هەرەوەتان پێ ئەو بۆ خۆدا باشە بەرماڵەکە سوورە چوە لە بەرمیسپێت بەدڵمانە بەڵێ ئەبوو قسەتە ماکەوە دەستی خۆش بێت لەشە سار بێت ئەی بەشی من سەرچاو قابیلە بیەڵم
حەقێ بخورێ ئەوە زۆر کەمە ئەگەر وا بکەی لە گروپەکە کەمە دەرەوە کاری کەمان بەدەستێ کاشی ڕێکخراو جەنابی شێ و پارێ دەکە مەحفوظە دەست خۆش لێسەوە بێ خۆممان ئامادەکەین بۆ عەمەلیەتی ئایندەمان جا لەبەرەوە من بە وردی نەخشەکەتان بۆ بازەکەم و دەورەکانیشتان بەسەرا تەوزیعەکەم کەس نەڵێ دەورم قورسە چونکە دەوری من لە هی هەموو تا قورسترە عەمەلیەتی ئەم جارەمان کابرایەکە دەمێکە لە بەرازیل دانیشێ هاتۆ تەوانێ و منیش ئەبێ خۆم ئامادەکەم و خۆم فێری زمانی پورتوگالی بکەم چونکە زمانی بەرازیلی زمانی پورتوگالیە لەبەر ئەوە ئەبێ هەموو خۆمانی بۆ حازر بکەین